ئەنجومەنی هەرێمی کوردستان بۆ کاروباری نەوت و غاز داتا و زانیاری پشتڕاستکرا و لەلایەن کۆمپانیای جیهانی دیلۆیت دەربارەی هەناردا بەکاربردن خەرجی و داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2019 خستە ڕوو کاتیایدا هاتووە لە ماوەی ئەو ساڵەدا داهاتی فرۆشتنی نەوتی هەرێم نزیکەی 8 ملیار و 500 ملیۆن دۆلار بووە. بە گوێرەی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت بە تێکرا ساڵی ڕابردوو 170 ملیۆن و 977 هەزار و 784 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە و 158 ملیۆن و 512 هەزار و 960 بەرمیل نەوت بە بۆری فرۆشراوە بە بڕی 8 ملیار و 349 ملیۆن و 749 هەزار و 733 دۆلار و بە تێغرا هەر بەرمیلێک نەوت بە 52 دۆلار و 76 سنت فرۆشراوە. راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت بە 4 بەش بڵاوکراوەتەوە و بەسەر 4 چارەکی ساڵی 2019دا دابەشکراوە. بە پێی راپۆرتەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 مانگی یەکەمی ساڵی ڕابردوودا 41 ملیۆن و 340 هەزار و 645 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە بەشێکی بۆ ناوخۆ بووە ئەوەشی کە فرۆشراوە 38 ملیۆن و 584 هەزار و 174 بەرمیل نەوت بووە. داهاتەکەشی 1 ملیار و 998 ملیۆن و 920 هەزار و 739 دۆلار بووە. هەر بەرمیلێک بە 51 دۆلار و 80 سنت فرۆشراوە. ئەوەش لە دوای دانەوەی هەموو قەرز و گومرگ و خەرجی کۆمپانیا و لایەنە پەیوەندیدارەکان. لە 3 مانگی دووەمدا داهاتی فرۆشتنی نەوتی هەرێم زیاتر لە 1 ملیار و 108 ملیۆن دۆلار بووە کە بە بەراورد بە چارەکی پێشوو 531 ملیار دۆلار کەمی کردووە. لە چارەکی سێمیشدا بڕەکەی کەم بۆتەوە بۆ نزیکەی 1 ملیار و 67 ملیۆن دۆلار. بەڵام لە چارەکی کۆتایی ساڵی 2019دا بڕی داهاتی نەوتی هەناردەکراوی هەرێم زۆر کەمتر بۆتەوە بووە بە نزیکەی 701 ملیۆن دۆلار. بە پێی راپۆرتەکان هەرێمی کوردستان لە هەر 4 بەشەکەی ساڵدا زیاتر لە 160 ملیۆن بەرمیل نەوتی لە ڕێی بۆریەوە هەناردەی دەرەوە کردووە و فرۆشتوێتی. هەر لەو ماوەیەشدا زیاتر لە 610 ملیۆن دۆلار قەرزی بە 2 کۆمپانیای تورکی داوەتەوە کە ئەوانیش کۆمپانیای وزەی تورکی TEC و کۆمپانیای پترۆلیۆمی تورکی نێودەوڵەتیە.